والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان و عزیزان، پشتیوان بە خوای پەروەردگار دەست دەکەین بە شەرحکردنی کتابێکی بە نرخ و زۆر بەپێز کە باسی تەزکیەی نەفسمان بۆ دەکات. تەرتیبات یعنی چۆن تەزکیەی نەفسی خۆمان بکەین بە تەرتیب و عولەمای سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت چۆن بۆ ئێمەیان باس کردووە و چۆن ئەو شتانیان بۆ ئێمەدانا و ئێمەیان ثابت کردووە. چونکە خوای گەورە دەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها، بێگومان ڕزگاری بووە ئەو کەسەی کە نەفسی خۆی پاک دەکاتەوە، پاک و خاوێن دەکاتەوە. کەواتە پاک و خاوێنی هۆکارێکە کە نەفسی خۆت، دڵی خۆت، کردەوەکانی خۆت، ناخی خۆت پاک ئەکەیتەوە، هۆکارێکە بۆی کە لە ڕۆژی قیامەتە ڕزگارت بێ، هەم لە عەزابی خوا هەم لە محاسەبەی خوا بە سەرکەوتووی نەجاحەت بینی ئینشاءڵڵا. یەکەم بابێک لەم کتابە بە نرخەدا کە باس دەکرێت تەزکیەت النفوس بریتیە لە ئیخلاس. واتە چی؟ کاتێک ئێمە دەڵێن ئیخلاسمان تیا بێ، ئیخلاس دژی ڕیایە. إخلاص بريتيا لويك إنسان هو تجريد قصد التقرب إلى الله عز وجل عن جميع الشوائب، وقيل هو إفراد الله عز وجل بالقصد في الطاعات، وقيل هو نسيان رؤية الخلق بدوام النظر إلى الخالق. يكمتي إخلاص نياز باكي أو يك إنسان هموم بس كان قصد نيت من کاتێک کە قەستی شتێ دەکەم، نیەتم چییە، مەبەستم چییە؟ یعنی ئەوەیە مەبەستەکان هەمووی ئەوەی کە لە دڵی مندایە، مەبەستم نزیکبوونەوە بێ لە خوای پەروەردگار. ئیخلاس ئەوەیە لە ناخمدا عیبادەتی ئەنجام بدەم بەدەم من بێ یا بە کردەوەکانم بێ، بەلاشەم بێت. مەبەستم ئەوە بێ لە خوای پەروەردگار نزیک ببمەوە، بەڵام هیچ لیەڵیەک، هیچ نقصانیەک، هیچ ڕیایەکی تیا نەبێت. شەوائب واتە شتێکی تیا نەبێت ناشرینی کە، ڕیایەکی تیا نەبێت کە بەتاڵی کاتەوە، خەلەلێکی تیا دروست نەبێت. ئیخلاس ئەوەیە ڕەئی دۆم دەفەرمێ هو ئیفراد الله عز وجل بالقصد في الطاعات. ئەوەیە کە ئینسان خوای گەورە تاک و تەنها بکاتەوە لە عیبادەت و خواپەرستیەکاندا، تەنها مەبەستی ڕەزامەندی خوای پەروەردگار بێت، هیچ مەبەستێکی تری نەبێت. یاخود دەڵێت هو نیسیان و ڕؤیەتی الخەلق. ئەمە ئیخلاسە، ئەمە نیازپاکیە کە ئینسان ئەوە لەبیر بکات کە من شتێک ئەنجام بدەم بۆی خەڵکی بمبینێ. خۆی کێشەکە لەوەدایە، شتێ بکە بۆی خەڵکی بمبینێ، ئەوە پەنا بەخوای پەروەردگار دەبێتە ڕیا زۆر جار. بەڵام ئیخلاس ئەوەیە کە پشتیوان بەخوای گەورە ئێمە ئەوەمان لەبیر بچێت، ئەوە لە بیری خۆمان بەرینەوە کە شتەکانمان بۆ ئەوە بێت کە خەڵکی بمان بینێ، بەڵکو ئەبێ ئەوەمان لەبیر بێ ئەو شتانە ئەنجام بدەین بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا خوای پەروەردگار بمان بینێت، کەواتە نیەتمان خوای پەروەردگار بێت. ئەوە بەلامانەوە گرنگ بێ کە خوای پەروەردگار کردەوەکانمان دەبینێت، ئەوە بەلامانەوە گرنگ نەبێ کە خەڵکی تەماشامان دەکات. ئیخلاس
مرجع شرطة، والإخلاص شرط لقبول العمل الصالح الموافق لسنة رسول الله صلى الله عليه وآله وسلم، وقد أمرنا الله عز وجل به فقال تعالى أمرنا كي أمري بأيما كردوا إخلاص لكردوا كان معنا هبي لقصة كان معنا هبي خواي پروردگار چونك إخلاص نياز فاكي عبادة كردن بتنها بو خواي گورا مرجع بو قبولي كردوا كان من هر كردوا يك بس لا شيء خو من أنجامي أدين يا هر قصيك بزمان من ديلين أبي بإخلاص وبو خواي پروردگاري أنجام بدين أو كاتا إن شاء الله هو كاريك بو قبول بوني كردوكاني إما جا أقل بي من خوش كردوكان من قبول بي قسكان من قبول بي أبي إخلاصك يتشاك من تيابي بشتيوان بخواي قولا چونك خواي قولا فرمي وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء قاور جولك كان فرماني عن بينا كرابو إلا بو نبيت أو فرمان بو إيما شبه من شيء هیچ فەرمانێکیان پێ نەکرابوو ئیلا بۆ نەبێت عیبادەت بەتەنها بۆ خوای گەورە بکەن مخلیصینە لەه الدین ئیخلاص لە کردەوەکانیانە هەبێت لە دینداری و خواپەرستی و چاکەکانیان هەبێت حونەفا دوور بن لە شەریک بۆ خوا بڕیاردان چونکە ئیخلاص دژی شیرکە دژی ڕیایە ئەو کەسەی ڕیا بکە ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بداوە ئیخلاصی تیان نییە کردەوەکانی بۆ خوا ئەنجام نەداوە کەواتە خوای گەورە فەرمانی کردووە بە گاور و جوولەکە بە ئێمەش بە هەمان شێوە لە کاتی عیبادەتەکاندا ئیخلاصمان تیابێ بۆ خوای پەروەردگار ئیمامی ئەبوو ئومامە ڕەزای خوای پەروەردگاری لێبێت لە حەدیثێکی صاحیحدا بۆ من باس دەکات کە دەفەرمێت پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەڕەئەیتە رەجولا غزا يلتمس الأجر والذكر بلى ما له باشا كسك أي بيغمري خوا صلى الله عليه وسلم دروات بو غزا كردن آيات شون أم كسد بيني تو چي درباري أم كسد لي يلتمس الأجر دەیەوێت ئەجر و پاداشتی دەستکەوێ و ناو دەرکردنیش و ذیکر ناویشی دەرچێت ناو دەرکات ما لەهو ئایا ئەم کەسە چی بۆ هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا شەیئە لەهو هیچی بۆ نییە بۆ ئەجر دەیکا من بە ڕۆژوم بەوەی زیاتر لەم مەسەلە تێ بکەین من ڕۆژوو دەگرم ڕۆژووی سنت ڕەمەزان باوەڕان خەڵکی تووشی ڕیا ببێ لە ڕۆژوو گرتنە چونکە هەموو خەڵ بە ڕۆژووە لەوانەیە عەرەفەش تووشی ڕیا نەبی لەوانەیە عاشوراش تووشی ڕیا نەبی بەڵام دووشەمەیەک پێنجشەمەیەک ڕۆژێکی تر کە خەڵکی بە ڕۆژوو نییە بەعام من ڕۆژوو دەگرم مەبەستم ئەجرە بەڵام مەبەستیشم ذیکرە چۆن کاتێککە مەغریب دێ بەخوا با بچم بۆ مزگەوت تۆزێ ئاو خورما بەرم لە پێش و دانیشم بۆی خەڵک بزانێ بە ڕۆژوو دێم ڕیز یەکەم دانیشم یا لە ڕیزی دۆم خورماکە و ئاوەکە لە پێشی خۆمەوە دانێمە چاوەڕی بانک ئەمە هیچ بۆنی ئیخلاصی لێ نایە هیچ تەقوایتیان نییە کاکی بەڕێزم لە بەیانیەوە بە ڕۆژووی لە پارشێوە ڕۆژووت گرتووە بانگی داوە هیچت نەخواردووە هەتا بانگی مەغریب يلتمس الأجر بتماي أجر بلام أم ذكرى أم ناو دركردنا فلان كز ما شاء الله زوبي روشكان مزقود فتاركاتو أما بيغمر إخوة فرمية صلى الله عليه وسلم أو كسي شي بونية خرما ما ينبو بيشوا أيش ما ينبو بيشوا كاتي بانجي دا للريزي آخرة ونيوشك مرو ريزي كمون روشكي خود بطال مكروا كاتي كبانجي دا برو بناوي دا مشاوشودنو قومي أو بخورو بسم الله يبكو تاو دا إلا مالو بخود لەبەر خاتری خورمایەک ڕۆژەکەش بەتاڵ مەکەرەوە چونکە بەخوا ئینسان تووشی ڕیا دەبێ ڕیا چیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەخفا من دەبیب النەمل على الصفا یعنی چۆن بەردێکی گەورە بەردێ صافی لوس بێنە بەردێکی زۆر گەورە لە شاخێکە لە شوێنێکە تاوێرێکی زۆر گەورە بێنە مێرولەیەک
بچووک بەبان ئەم شاخەدا بەبان ئەم بەردەدا بڕوە هەتا بەبان ئەم تەختەدا بڕوە ئێمە گوێمان لە تەقەی پێی مێرولەکەیە ئێستا ئەمە تەقەیەکی دێ دەنگێکی دێ بەڵام ئایا گوێمان لە دەنگی پێی مێرولەکە دەبێ ئەو مێرولە پێی دەنگی لێوە دێبێت بێگومان دەنگی هەیە بەڵام ئایا ئێمە گوێمان لێیە نەخێر ئایا شوێنەواری پێی مێرولەکە دیارە شوێن هەنگاوەکانی یعنی جاری وای کەسێک دەبین لە شوێنێک ڕوا شوێن هەنگاوەکانی دیارە لەکوێ پێداناوە کەواتە مێرولە ئەوەندە بچووکە نە شوێن پێکەی دەبینیت نەگوێت لە دەنگی پێ مێرولەش هێشتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕیا لە ئومەتەکەمدا ئەخفا لەوە شاراوەتریشە بۆیە من خۆم ئەوەی ئەو پیاوە بکەم کە دێتە ڕیز یەکەم و خورمای پێ بەخوا بۆ خوا نایکەم چونکە زەحمەتە باسی ڕەمەزانم نەکردووە باسی عەرەفە و عاشورام نەکرد باسی ئەو ڕۆژانە دەبکە خەڵکی بە ڕۆژوو نییە بۆیە ئەم شتە مەکە مام حاجی گیان خاڵۆ گیان کاکە گیان ڕۆژۆکەت بڕۆ قومی ئاو لە شوێن دەستنوێژەکە بخۆ خۆ نەجاتە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسەی کە نێتی ئەجرە و نێتیشی ناودەرکردنە باسی بکرێ فەڵان کەس بە ڕۆژووە فڵان کەس ماشەڵڵا هەفتەی چەند ڕۆژ بە ڕۆژووە ئەمە هیچی بۆ نییە سێ جار دووبارەی کردەوە هەر سێ جارەکەش پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم مادەم مەبەستی پاداشت و مەبەستی ناودەرکردن بێ هیچی بۆ نییە لا شەیئە لەه ئەڕۆم بۆ حەج بۆی پێم بڵێن حاجی ئەمە خەتەرەکەی بۆچی دەڕۆی وەڵا بۆی خەڵک سیقەم پێ بکە ئەمە چەند جار گوێم لێ بووە کە سابەت دەکەم بۆی خەڵک سیقەم پێ بکە ئەچم بۆ حەج یا ئەچم بۆ عومرە ئەمە موشکیلەیە بەڕاست ئەمە ئیخلاص نییە بۆ دەچم بۆ حەج و عومرە خوا لە خۆم ڕازیکەم نەک بۆی قۆڵی خەڵکی پێ ببڕم نەک بۆی خەڵکی سیقەم پێ بکە دواییش خۆم پیاوێ سیقانیم لە ئەسڵا با لە خوا ترسین تەقوای خوا بکەین پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم إن الله عز وجل لا يقبل من العمل إلا ما كان له خالصا وابتغى به وجهه خوای گەورە هیچ کردەوەیە قبول ناکە ئیلا ئەو کردەوە نەبێت کە بە ئیخلاسەوە بۆ خوای گەورە بێت و مەبەستیشت پێی چی بێ ڕەزامەندی خوای پەروەردگار بێت ئەجر و پاداشتێک لای خوای پەروەردگار وەرگری کەواتە خوای گەورە هیچ کردەوەیە قبول ناکە ئیلا ئەوە نەبێت کە بە 100% بۆ خوا بێت بۆ خوا و بۆ دنیا نابێت خوا قبوڵی ناکات دەچم بۆ حەج خواریم خۆش بێ و سیقەش پێیاکەم ناو خەڵکە ناودار بم ئەمە خوای گەورەیەت قبوڵ ناکات هەر شتێکت کرێ بێ بۆ خوای بکەی بۆ ڕەزامەندی خوا بیکەی قورئان دەخوێنم بۆ ئەوەی ئەجر پاداشتم دەستکەوێ و ناویش دەرکەم خودبە ئەخوێنم بۆ ئەوەی ئەجر پاداشتم دەستکەوێ و ناویش دەرکەم ئەمە هیچی بۆی نییە ئینسانە چونکە دوونیەتی هەیە دنیا و قیامەت دەیوێ خوا لە خۆی ڕازیکە بە قیامەتی ئەجر و پاداشتێکی دەستکەوێ بەڵام ئیخلاص ئەوەی تیان نییە ئەبێ بۆ خوای گەورە ئەنجامی دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ لە حەجەت الوداع فەرمووی حەجی ماڵئاوایی فەرمووی نەضر الله امرأ سمع مقالتي فوعاها یا خوا ڕووی سپی بێ ڕووی جوان بێ ڕووی گەش بێ ئەو کەسەی شتێک لە من دەبیستێ قسەکانی من دەبیستێ جوان جوان لی تێگات جوان جوان لەبەری دەکات بە جوانی دەزانێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستی چی بۆ لەو قسانەدا بەڵام فرب حامل فقه ليس بفقيه فرب حامل فقه ليس بفقيه جارێ کابرا شتێکی هەڵگرتووە عیلمێکی فقه و شەریعەتی هەڵگرتووە بەڵام فەقیه و شارەزا نییە جارێ ئینسان شتێک ئەکات بەس لەبەری کردووە بەڵام لی تێ نەگەیشتووە یعنی جارێ چۆن لە زانکۆکانە جارێ شتەکە لەبەرەکەی بەڵام نازانی معنای چییە بەس لەبەرەکەی دەرخێکا و ئەی خوێنێتەوە بەڵام نازانێمە بەس پێی چییە ئەو ئینگلیزیە دەخوێنێتەوە نازانیم بەس پێی چییە ئەو عەرەبی دەخوێنێتەوە نازانێمە بەس پێی چییە بەڵام لەبەری کردووە دەیڵێتەوە یاخود جارێ ئاەتێکی لەبەرە چەند ئاەتێکی لەبەرە بەڵام معناکەی نازانێت بەڵام ئینسان ئەبێ بزانێت شتێکی لەبەر کرد معناکەیشی بزانێت ئەو کاتە ئیسفادەی زۆر لێ ئەکات
سێ شت هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یعنی ئینسانی ئیماندار نابێ غەل و غەش و خیانەت لە دڵی خۆی بکات لەم سێ شتە واتە ئەم سێ شتە پێویستە لە دڵی ئینسانە هەبێ ئەگەر ئەم شتانە لە دڵمان دەرچوو دڵمان پڕ دەبێت لە خیانەت و لە خراپەکاری پڕ دەبێت لە گوناه و لە تاوان یەکەم شتێ ئینسان ئیخلاسی تیا بێ بۆ خوای گەورە ئیخلاص العمل لله ئەمە هەموو دڵێکە بێت تیا بێت نابێت لەمەدا خەمساردی بکەین نابێت دڵمان لەمە بێبەشکەین کە شتێکمان کرد بۆ خوا بیکەین هەموو کردەوەکانمان کە دەڵێ عەمەل واتە قەولەکانیشمان قسەکانیشمان کاتێکە باسی قسە کراوە یاخود باسی کردار کراوە مەوسبی تەنیا هەردووکێتی چونکە بۆ نمونە من عمل عملا ليس عليه أمرنا فهو ردون هەر کەسێک کردەوەی بکات فەرمانی ئێمەی لەسەر نەبێ ڕەت ئەکرێتەوە خۆ تەنها مەبەست پێی کردەوە نییە ئەی کابرا ئەگەر زیکری کرد زیکرەکە بێت عەبوو بە زمانوتی بە هەمان شێوە عەمەل کردەوەکان دەگرێتەوە و قسەکانیش دەگرێتەوە هەر کردەوەیە بکەی هەر وشەیەک بڵێ بیدعە بێ خوا لێت قبوڵ ناکات لەیرەشا ئیخلاص العمل لله واتە قسەکان و کردەوەکانیشمان بە ئیخلاص و بۆ خوای گەورە یەکلا بکەینەوە والمناصحة لأئمة المسلمين ئامۆژگاری پێشەوای ئیمانداران بکەین ئەوانەی کە پێشەوای خەڵکن ئەوانەی کە سەرکردەی خەڵکن ئامۆژگاری خێریان بکەین و لزوم جەماعەتیهم ئەگەر جەماعەت هەبوو خەلیفە هەبوو هەر کاتێ جەماعەتیش هەبوو ئەو کاتانە ئینسانی مسلمان ئیتیزامی بە جەماعەتی مسلمانانەوە هەبێ و تەفرەقە دروست نەکات کەواتە ئەبێ ئیشمانەوە بێ ئامۆژگاری خەڵکی بکەین لێرەدا مەبەستمان ئیخلاصەکەیە معنای ئەوەیە ئەم سێ شتە والمعنى أن هذه الثلاثة معنای ئەم سێ شتە دڵی ئینسان چی لێ دەکات ئیسلاحی دەکات چاکی دەکات ئەگەر پێت خۆشە دڵت چاک بێ ئیسلاحی دڵی خۆت بکەی پێویستە ئەم سێ شتەی تیا بێت بێگومان هەر کەسێک فمن تخلق بها طهر قلبه هەر کەسێ ئەم سێ شتەی تیا بێت خۆی پێ بڕازێنێتەوە کە لە هەمووی گرنگتر ئیخلاسەکەیە ئەوە دڵی ئەو ئینسانە پاک دەبێتەوە لە خیانەت لە غەدرکردن لە ڕق و چینە و حەسادەت لە شەڕ و لە هەموو خراپەیەک ئینسان کەوا بوو دڵی پاکە بێتەوە بەڵام ئەگەر ئینسان فکری تەکفیری بوو پەنا بەخوا حەزی لە ئاژا و کێشە بوو ئەو کاتە دڵی پاک نابێتەوە و خەڵکیش دڵی پیس دەبێ بەرامبەری و بەرامبەر بە هەموو کەسێک دڵپیسی ڕوو ئەدات چونکە دڵی پاک نییە و دەیەوێت ئاژا و کێشە دروست بکات بەڵام ئینسان بە ئیخلاسەوە بۆ خوای گەورە کردەوەکانی ئەنجام بدات هیچ کاتێکیش ولا يتخلص العبد من الشيطان إلا بالإخلاص لقول الله عز وجل إلا عبادك منهم المخلصين هیچ کاتێک ئێمەش ڕزگارمان نابێت لە شەیطان لە فێڵی شەیطان لە پیلانی شەیطان ئیلا ئەبێ بە ئیخلاسەوە ئیشەکانمان بۆ خوا بکەین چونکە شەیطان وتی إلا عبادك منهم المخلصين بەڵێ ئەو کەسانە نەبێت کە بە ئیخلاسەوە بۆ خوا ئیشەکەن خوای گەورە باسی کرد کە شەیطان هەڕەشی لێمان کرد وتی هیچ کەسێک ڕزگاری نابێت هیچ کەسێک لە پیلانی من دەرناچێ ئیلا ئەو کەسانە نەبێت کە بە ئیخلاسەوە بۆ من کاریان کردووە بۆ خوای پەروەردگار مەوەسمان ئەو کەسانە ڕزگاریان دەبێت کە بە ئیخلاسەوە بۆ خوا ئیشیان کردووە ئەو کەسانی کە خوا هەڵیانی بژاردووە بە ئیخلاسەوە ئیشەکان بۆ خوا دەکەن کەواتە خوای گەورە فەرمێ شەیطان وتی هیچ کەسێ ڕزگاری نابێت لە دەستی من ئیلا ئەوانە نەبێت کە بۆ خوا ئیش دەکەن کەواتە خوای گەورە پێمان دەڵێ ئەگەر بۆ من ئیش بکەن بە ئیخلاسەوە ڕزگارتان دەبێت بۆیە ڕیوایەت کراوەیەکی لە پیاوچاکان لە خواناسان لە ساڵحەکان ڕەحمەتی خوای پەروەردگار لێبێ بە نەفسی خۆی دەوت یا نەفس ئەی نەفس بە ئیخلاسەوە ئیشەکانت ئەنجام بدە ئیخلاست باتیا بێ ئەو کاتە ڕزگارت دەبێ ئیخلاست یا بێ ڕزگارت دەبێ ئەگەر پێت خۆشە ڕزگارت بێ بە ئیخلاسەوە کارەکانت ئەنجام بدە خواناسانی پێشوو
ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەبێت هەوڵی ئەوانەدا کە خۆیان ڕزگار بکەن. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێت جاری وا لە ناو مزگەوتا بووە، ئەو ئیمامە خواناسە شتێکی بینێ ناو مزگەوتەکە کە شایستەی ئەوە نەبوو ناو مزگەوتەکە بێت. ئیتر بزانە چی شتێک بۆ ناو مزگەوتەکە بووە، تەماشایەکی ئەم لاولای خۆی کەس دیار نەبووە دەیخستە گیرفانیە و بۆی کەس نەیبینێ بە ئیخلاسەوە بۆ خوا، بۆی مزگەوت پاک و خاوێن بێ. ئیمامی ڕەبیعی کوڕی خوسەیم ڕەحمەتی خوا لێبێ قورئانی دەخوێنا، کەسێک بەتا ژۆر قورئانەکەی داپۆشی بۆی خەڵک زانێ قورئان خوێنێ. پیاوچاکی وا هەبووە شەو نوێژی کردووە، یەکی هاتە ژوورە پاڵکەوتووە بۆی وا بزانێ خەوتووە بۆی خەڵک نەیبینێ. ئەمە ئیخلاسە. ئێمە لە ئیخلاس و لە ڕیا زۆر جا تێنەگەشتوینە. هەر کردەوەیەکمان کرد بۆ حەیاچوون کردمان ئەوە بۆ خوا نییە. کاکە با بچین بۆ قەبرستان فڵان جەنازە لە قەبرستان ئەنێژن بەخوا بران نەڕۆین حەیامان نەچین. ئەوە زۆر جا توشمان نەبووە؟ کاکە نەچین وەلای ئەو نەخۆشە بەخوا حەیامان نەچین. ئەمجا ئەڕۆ بۆ قەبرستانەکە، دەڕۆ بۆ گۆڕستان کە بە حساب ئینشاڵڵا خێری 2 قیراتی دەستکەوێ، 2 چاکەی دەستکەوێ، جاری وای لەوێ بۆ خۆی بەتاڵێکین. وەکو کابرای چۆن خوڕماکە دانێ بەتاڵێکاتەوە زۆر جار ئاگدار بە. ئەویش بە هەمان شێوە دەڕوات لەوێ دەڵێ مادەم هاتوومە بۆ گۆڕستان بۆ قەبرستان با فڵان کەسیش بمبینێ، خاوەن تەعزیەکە، خاوەن جەنازەکە، هەوڵەدا خۆت پیشاندی ئیسپات وجودەکە ئەمجا ڕوە. یعنی هاتم ها، یای دوای 4-5 ڕۆژ ئەیبینێ ئەڵێ فڵان کەس بەخوا هاتم بۆ قەبرستان. هەموو بەخوا نییە، بەتەمای قیرات و 2 قیرات مەبە. ئینسانی ئیماندار ناچێ بۆ گۆڕستان بۆ ئەوەی حەیای نەچێ، بۆ دەچێت کە خوای گەورە بەقەت 2 شاخچاکەی بۆ بنووسێ، نوێژی لەسەر دەکا و دەڕا بۆ گۆڕستان. دەڕۆم بۆ لای نەخۆش بۆی خوای گەورە پشتیوان بەخوا لە بەهەشتا خاونێکم بۆ دروستکە لە کۆشکێک لە کۆشکەکانی بەهەشت، بۆی 7,000 مەلایکە دوعای خێرم بۆ بکە. بەڵام ئەگەر بۆ چونکە حەیام نەچێ بەخوا خوای گەورە هیچ ئەجر باداشتێکمان نانووسێ. چاکە دەکەین بەڵام بۆ زۆر جار بۆ حەیاچوونێکی حەیامان با نەچێ، بەخوا نوێژ نەکەین حەیامان نەچێ، ڕۆژوو نەگرین حەیامان نەچێ. بەخوا ئەمە خوا ئەمانە قبوڵ ناکە بە هیچ جۆرێک، چونکە ئیخلاسی تیایە نەبۆ خۆیش. ئەگەر پێت خۆشە لە شەیتان ڕزگارت بێ ئەبێ بە ئیخلاسەوە کارەکان ئەنجام بدەیت. هەر حەزێک هەر بەشێک وكل حظ من حظوظ الدنيا تستريح إليه النفس ويميل إليه القلب قل أم كثر. بەڵێ هەر بەشێک لە بەشەکانی دنیا، هەر ئارەزوویەکمان لە ئارەزۆکانی دنیا، هەر شتێکە لە دنیادا حەزمان لێیە، نەفس پێی خۆشە، دڵ بۆی لای ئەڕوات، زۆر بە یاکەم. کاتێککە ئینسان دەیەوێت بیکاتە کردەوەیەک بۆ خۆی، یعنی زۆر جار من دەمەوێت ئیشێک بکەم بۆ خوای گەورە، زۆر جار ئەو شتانە وای لێ دێت جارێ ئینسان ئیخلاسی تیا نامێنێت لە زۆر شتا. یعنی وەک باسم کرد چەند شتێک دەکەین ئەنجامی ئەدەین بەڵام شتەکانمان لێڵەکات، ڕووناکیەکەی ناهێڵێ بۆمان، ڕوونیەکەی ناهێڵێ، جاروای ئیخلاسەکەی پێوە دەڕوات. هەندێک شتێک لە دنیادا حەزمان لێ ئەنجامی دەین بەڵام زۆر جار لەگەڵ ئەوە شاوامان لێ دێ ئیخلاسەکەی تیا نامێنێت، مەبەستێکی تر دەکەوێتە ناوێەوە، نێتێکی تر دەکەوێتە ناوێەوە. پیاوێکی بە تەمەن خوا لێی خۆش بێ ئێستا نەماوە کە باوکی خۆم بوو خوا لێی خۆش بێ، ساڵێک لە ساڵەکان کە ساڵی 89 بوو، 7 حەجی کردو، ئەلحەمدوللا ئاخر حەجی 89 کردی. جا باسی نەفەری کرد کەسێکی ناودارە ناوی نایەنم، نەماوە ئەو کەسەیش خوا لێی خۆش بێ یا ڕەبی. وتی ڕۆشتین ئەو کاتە بە خەڵ بەتارە ناڕۆشت 89 لە کەرکووکەوە ڕۆشتین چوونە بەغا، لێوەش و چوونە سعودیە و گەڕایشینەوە هەتاکو کەرکووکیش بە یەکەوە بووین. باوکم خوا لێی خۆش بێ وتی وەڵڵاهی ئەم پیاوە لەگەڵ ئێمەدا بە تەمەن بوو، 1 ڕکات نوێژی نەکرد لەو سەفەرەدا، پێش دەڵێن حاجی فڵان. وتی نەسیحەت مەکرد فڵان کەس تۆ هاتوویتە بۆ حەج، مانگێ مانگونیوە کە بە ڕێگاوین، 1 نوێژت نەکرد لە کەعبە، 1 نوێژت لەم سەفەری حەجان نەکرد. وتی کا حاجی لە ژیانمان نە نوێژ بگرە نە نوێژی شەکەم. ئەی بۆ هاتی؟ وەڵا بۆی پێم بڵێن حاجی، وەڵا بەڵێکمان بۆ حاجیش پێڵێن حاجی فڵان.
پەنا بەخوای گەورە. ئەمە کارەساتەکەیە. کابرا ئیخلاسەکەی نامێنێت کردەوە ئەنجامەدا، یعنی معقولە تۆ بڕێ بۆ ماڵی خوا هەتا بگەڕێیتەوە نوێژێکیش هەر نەکەی، نەک لە مزگەوت، هەر لە شوقەکانیش نوێژ نەکەی، لە ئوتێلەکانیش نوێژ نەکەی. ئەمە کارەساتە. خوای گەورە بمان پارێزێ. ئینسان مرتبطە، یعنی بەسراوە بە چیەوە؟ بە ئارەزۆکانی بۆ شتانێک کە حەزی لێیە. زۆر جار نقم ئەبێت لە شەهەواتی خۆیدا، منغەمیس، یعنی نقم ئەبێ ئینسان جاری وایە لە شەهەواتی خۆیدا. یعنی بە کەمی ئینسان کردەوەیەک لە کردەوەکانی هەیە، عیبادەتێک هەیە، ئیلا تەماشاکەی کۆمەڵی حەز و ئارەزووی تایە. یعنی کاتێک کە تۆ شتێک دەکەی جاری وایە شتێک وات لێ ئەکات، نوێژ ئەەکەی حەزەکەی خەڵکی پێ بزانێ نوێژەکەی، پەنا بەخوای گەورە. ڕۆژوو ئەگری حەزی خەڵکی پێ بزانێ، حەجەکەی بە هەمان شێوە، عمرە ئەەکەی بە ئیخلاسە عمرە بکە، چ پێویستەکە لێوە هەر ڕەسم بەڵاوکەیتەوە وێنە بەڵاوکەیتەوە، ئاها من لە عمرەها لە حەجم، بۆی خەڵک بزانێ من لە عمرە و لە حەجم. سەرۆر نییە. تۆ بۆ خوا ئیشەکانت ئەنجام بدە. ئیلا تەماشاکەی زۆربەی کردەوەکان قسەکانمان بەشی نەفسی تێئەکەوێ، شەهەواتی تێئەکەوێ، حەز و ئارەزۆکانی تێکەڵاو ئەبێت. بەڵێ ئینسان ئیماندار ئاگاداری خۆی بێ. ئەو خاڵانە کە زۆر گرنگە ئەوەی کە ئینسان کردەوەکان بۆ خوای گەورە ئەنجام بدات، ئەو کردەوانی کە لە دنیادا ئەنجامی ئەدەی مەبەستی دنیایی با تێکەڵاو نەبێت. مادەم بۆ خوایە، نوێژ بۆ خوایە، بۆ دنیا نییە، ڕۆژوو بۆ خوایە، حەج بۆ خوایە، قورئان خوێندن بۆ خوایە. کاتێک کە بەشی دنیایی تێکەوت عاجیلە، ئەو شتێک کە ئەغراضین عاجیلە، شتی دنیایی تێکەوت، مەبەستی دنیایی تێکەوت، بەخوا بێگومان ئەو کاتە کێشەکانمان بۆ دروستە بێ خوای گەورەش لێمان قبوڵ ناکات. بۆیە ئاگاداری خۆمان بین، بە ئیخلاسەوە قسەکان ئەنجام بدەین، کردەوەکان ئەنجام بدەین. بۆیە فەلیذالکە قیل من سلم له من عمری لحظة واحدة خالصة لوجه الله نجح. بۆیە وتراوە هەر کەسێک سەلامەت بێ لە عمری خۆیدا یەک لەحظەیەک ساتێک بۆ خوا کارەکەی ئەنجام بدا بە ئیخلاسەوە، ڕزگاری دەبێت. کەواتە ئیخلاس زۆر گرنگە لە کردەوەکانمان، نیەتمان خوای پەروەردگار بێ. ئەگەر پێمان خۆشە ڕزگارمان بێ، دەبێ بۆ شێوەی بن پشتیوان بەخوا. بۆی عیزەتی نەفسی خۆمان بکەین، نەفسی خۆمان بەڕێزکەین، گەورەکەین لای خوای پەروەردگار. هەرچی شتی ناخۆش و خراپ و قورسەی لە نەفسی خۆمان دەریکەینە دەرەوە. بۆیە ئیخلاس بریتە فالإخلاص تنقية القلب من الشوائب كلها. إخلاص بریتە لە پاکردنەوەی دڵ لە هەموو شتێکی خراپ، لە هەموو شتێکە ناشرینی دەکات، لێڵی دەکات، لە هەموو قسە و کردارێک کە تێکی ئەدا، دڵی خۆت خاوێن کەیتەوە، پاکی کەیتەوە. ئەوە ئیخلاسە. مەبەستم ڕەزامەندی خوایە لەم کردەوەدا. یعنی ئینسان ئاگاداری خۆی بێ. ئێستا من ئەم ئاوە لە بەردەممدایە، بۆی جوان تێ بکەن. ئەگەر ئاگاداری خۆم لەبم لەم ئاوەدا تووشی دوو ڕیا دەبم کە بەرامبەر بە ڕێستانم. ئێستا بۆ پێتان دەڵێم بۆی بزانی کە ئێمە ڕیا یعنی چی. ئێستا من دەڵێم بۆ نمونە لەبەر ئەوەی ئێوە سەیرم کەن دەڵێم بسمیلا، ئایا دەرئەکەوێ من ئایا نیەتم لەم بسمیلایە ئەوەیە کە سونەتە، یا ئەوەیە کە ئێوە بڵێن فەڵان کەس بسمیلاکە. ئەها دەتوانی نیەتەکەی خۆ دەورە بینێ. ئەتوانی بۆ هەردووکیان بیکەی، ئەو کاتە پاداش وەرناگری. من دەڵێم بسمیلا لەبەرەوەی سونەتە، فەرمانم پێکراوە بسمیلا بکەم، و لەبەر ئەوەش بڵێن ماشەڵڵا فەڵان کەس بسمیلاکە. ئەمە هەم ئەجرە و هەم ذیکرە. ئەمە خوای گەورە هیچ پاداشتێکم نانووسێ، پاداشتی بسمیلاکەشم دەست ناکەوێت. و کاتێکیش کە دەمەوێت بیخۆمەوە ئەڵێم ئەگەر بەجارێ بیخۆمەوە ئەڵێن ئەمە سونەتە دیق ناکە، ئەبێ بە سێ جار بیخۆمەوە. من ناڵێم هەموو کەسێک تووشە بێ، بەڵام مەسم نیەتەکەی خۆتە. جای وایە ئەڵێم بە سونەت ئەیخۆمەوە بە سێ قم لەبەر ئەوەی کە سوودی بۆ من هەیە سونەتە، و هەم خەڵکیش دەڵێن وەکو سونەتی خواردیەوە، ئەمەش لێرە پاداشتم دەست ناکەوێت. کەواتە چێکەم بسمیلاکە نەکەی، لەوە باشترە کە بۆ خوا نەیکەی. هەر نەیکەی لەوە باشترە کە بۆ خوا نەبێت، کە بۆ خوا نەبێ قیمەتی چییە؟ بە قومێک دەیخۆمەوە بسمیلا کردووە، ئەگەر بۆ خوایە بیکە، بەڵام جاری وایە زیکرێک دەکەی دەمتە جوڵێن بۆی بڵێن فڵان کەس زیکری خواکە، کە کاک فڵان سێرمەکە دەمە جوڵێنم، ئەو چاویدادا دەمە نوقێنم، ئەوەستم. ئەمە ڕیایە.
بۆی ئیخلاس زۆر گرنگە پەنا بەخوای گەورە ئەبێ نیەتی خۆمان پاکەینەوە دڵی خۆمان پاکەینەوە زۆر بەیە کە لە هەموو شتێک لە هەموو ڕیایەک زۆر بەیە کەم بێ أو كاتا حتى يتجرد فيه قصد التقرب فلا يكون فيه باعث سواه أو وندخ من مشغول كين بإخلاص وخش من الرياء بباريزين حتى ضل من يكلات بيته وبخواي جورا أو كاتا هيج ريايك هيج تيكي تيناتي جقل الرزامن دي خوا هوش كاتي زور أبي خد ما دوكي من ناتم وفلان شو بوي حاملتي الزعنيت ڕۆشتنت بۆ گۆڕستان لەبەر حیاچوون ئەمەڕۆ پێویست ناکە بۆ خوا نییە مەیکە بەڵێ کەواتە ئاگاداری خۆمان بین وهذا لا يتصور إلا من محب الله مستغرق الهم بالآخرة هذا لا يتصور أما کەس ناتوانێ شتە بکە ئیلا ئەو کەسە نەبێت کە بۆ خوای گەورە دڵی گونجاو و دڵی لەگەڵ خوادا ڕازگۆیە ئینشاڵڵا گە خۆی یارمەتیمامدا لە وتاری داهاتووە ئینشاڵڵا زیاتر بەردەوام بین لەسەر ئیخلاس لەسەر جۆرەکانی ئیخلاس و ئینشاڵڵا ئەمە بابێکی گرنگە پێمان خۆش و بە دوو وتار تەواوی کەین بۆ ئینشاڵڵا لەمەدا ئاگاداری خۆمان بین تووشی ڕیا نەبین پشتیوان بەخوا لە وتاری داهاتوە ئینشاڵڵا زیاتر بەردەوام دەبین داواکارم لە خوای گەورە و میهرەبان لەو کەسانمان بگێڕێ ئالێ دەوەستین وهذا لا يتصور إلا من محب الله ئالێ دەوەستین ئینشاڵڵا ئەوە زیاتر لەسەری دەڕۆین پشتیوان بەخوا یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی ئاخرمان بەخێر بگێڕی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم